وەک تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان کادیلان و ڕێخستنە دێرینەکانی سنووری سۆران باشترین ڕێگا بۆ دەربازبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارودۆخە چەقبۆستووەی پیایدا تێپەڕ دەبێت بەستنی کۆنگرەی یەکێتیە کە ببێتە هۆکاری کۆکردنەوەی دەنگە جیاوازەکانی ناوڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. حزبی فکر و داهێنان و کۆنگرە و کۆنفرانسە ئەو سەردەمەش ئەو وەرزەش وەرزی ڕاستەقینەی بەستنی کۆنگرەیە لە ژیانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. هیچ هەوڵ و مەرج و خەباوی تێکۆشانێک ئێستا لە بەردەم یەکێتی نیشتیمانی کوردستان نییە جگە لە بەستنی کۆنگرەی چارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆنگرەیەک کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی پێنوێ بکاتەوە، ئۆرگانەکانی پێزیندوو بکاتەوە، کادیرەکانی پێ بکاتەوە جم و جۆل و جۆش و خرۆش. بەستنی کۆنگرە ضرورەتێکی هەنووکەیی 100% یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یەک بێکی تاچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەندام و لایەنگر و دۆست و هەواڵانی. داواکاری زۆرینەی ئەندامان و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتی حزبەکەیان بەستنی کۆنگرەیە باراستەی کۆتایی هێنان بێت بە گروپ و دەستە و باڵباڵێن هەمووان لەژێر چەتری چەپکە گوڵەکەی سەرۆک مامجەلال کۆ بکاتەوە و کۆتایی بە کێشە و گرفت و ناکۆشیەکان بهێنێت. هەرچی قاعدەی یەکێتیە داوا لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەکا کۆنگرە بکرێ، بەڵام کۆنگرەیەک کە دووربی لە تەشنوزات و لە تەکەتولات و پێم وایە من پێم باشە بە تەوافق بکرێ و لێرەشەوە وەکو کادیرێک داوا لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی دەکەم هەرچی ئەو کادیرانێک کە عاجز بووینە یان ئاشتیان بکەنەوە بێنەوە ناو ڕێخستنەکان و پێویستە بە زووترین کات کۆنگرە بکرێ لەبەرەوەی کە کۆنگرە کرا پێم وایە نوێبوونەوەی یەکێتی لەخۆ ئەگری و زیاتریش خوێنی شەهیدان بەهادەر ناسی. بەستنی کۆنگرە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای وفاتی جەنابی مامجەلال بە بابەتێکی زۆری زۆر باش ئەزانین و هەرچی زووە بۆ جارە چکە داڕشتنەوەی بەرنامە و پرۆگرام و بەرنمەیەکی نوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا ناوچەکە و یەکێتی نیشتیمانی بە مەرحلەیەکی هەستیاردا تێپەڕی بۆیە زۆر بە زۆری ئەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوێکی نزیکدا کۆنگرە بەستێت. بەستنی کۆنگرە یەکێکە لە پەیڕۆ و پرۆگرامەکانی هەر حیزبێک بەتایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبێکە بڕوای تەواوی بە پرانسیپەکانی دیموکراسی و دەستا و دەستکردنی پێگە و پۆست و دەسەڵاتەکان هەیە لە هەموو ئاستەکاندا لە کاتێکدا کە پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەبێت وەک ئێستای بارودۆخی ناوەخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆ ئەو مەبەستە کۆنگرە باشترین ڕێگایە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.